لە خولی بژاردەی پاڵەوانەکانی ئاسیا و لە بەشی ڕۆژاوە ئەم شەو لە کاتژمێر 9:15 خولێک شورتەی تاکە نوێنەری عێراق لە شاری بەغدا و لە سرێرگەیانەی زەورا پێشوازی لە عەلی سعودی دەکات. هەردوو تیپ دوایینەکەی مەشقان لە سرێرگەیانی زەورا ئەنجام داوە. لە کۆنگری ڕۆژاوانی پێشیارەکەش ماتیاس یاسلەی ڕاهێنەری ئەهلی وتی ئەمە یارێکی جیاوازە پێچەوانی وەشانی پێش نەبوونیان دەیەگاریزانی سەرکی ئاڵنگارێکی بەرچاو دەخاتەڕ و بەڵام ئێمە تیپێکی گرتوین و بامان شێواز لە یاریگای خۆمان و لە دەرو یاریەکانی سعودی یاری دەکەین. هەروەوتیشی من هەمیشە پێم باش هەموو یاریزانەکان مامادە بن بەڵام بە پەرۆشم و ئەنجامدانی ئەم یاریە بە تاقیکردنەوەی یاریزانە یەدەگەکان و هەڵسەنگانی ئامادەیان و ئامانجمان دەسەبەرکردنی سێخاڵ و دڵخۆشکردنی ئاندرانە. لە بەرامبەردا مۆمین سلێمانی ڕاهێنەریانی شۆرتەوتی ئاگاداری هێزی ڕکابەرەکانمانین بە تایبەتمەندی ئەوەی پاڵەوانی وەشانی ڕابردووە یاریزانەکانی نایابن یانیالێ حەوت یاریزانی نایابی پیشەکەری هەیە هەر ڕاهێنەرێک خەونی بەڕێوەبردنیان دەبینێت. هەروەوتیشی من یاریزانان تاوانبار ناکەم مەرکەکانیان بە تاوی یاریگادا جێبەجێ دەکەن یاریزانەکانم بەزبوونتر بوون بەرامبەر تیپە گەورەکان ئێمە شێوازی یاریکردنمان ناگۆڕی. حتى لما بتفرج على مباريات وبفرج لاعبتنا على مباريات بقول له المباراه اللي انت شايفها دي مش هي المباراه اللي انت هتلعبها.